لە ئەنجامی زۆر سەرقاڵبوون بە دنیا وە گوریس لە من دنیا ڕاخستن و زیاد لە پێویست ئیهتیمام پێدانی ئەوە هیچ زیان بە دوا ڕۆژ دەگەیەندرێ بەڵام هەر ژیانە دنیاەکە شتێک دەچێت. ئێستا ئەم وڵاتەی ئێمە بەدەست چیەوە گرفتار بووە؟ بەدەست کەسانێکەوە کە تەنیا دنیا دەبینن، تەنیا ژیانی دنیا شک دەبن، بڕوایان بەو دیوی نییە. وەکو خوا دەفەرمێ یعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. جا هەر کاتێک بەتایبەت ئەوانەی کە حکمڕان و بڕیار بەدەستن تەنیا دنیایان بینی، ئەو دنیاە کە تەنیا هەر ئەوە شک دەبن هیچی دیکە بڕوایان بە هیچی دیکە نییە، هەوڵ دەدەن زۆرترین بەهرەی لێوەربگرن، قۆرخیکەن ئەگەر بە حەڵاڵی بێ بە حرامی بێ بە زوڵم بێ بە هەر شێوەیەک بێ. بۆیە تەنیا لە چوارچێوەی ژیانی دنیادا ژیان لە خەڵک تێک دەدا. تەنیا لە چوارچێوەی ژیانی دنیادا ژیان خەڵک بە تایبەتی چینی دەسەڵاتدار و حکمڕان وا لێ دەکا کە زوڵم لەوانی دیکە بکەن، بۆ دەڵێت تەنیا دنیاە. بەڵام ئەگەر ئینسان ڕۆژی دوای و مەنزڵگای دواییش ببینێ ئەم دنیاە تەنیا بای ئەوەندە کە بە حەڵاڵی دەستی دەکەوێت چاوی تێوە دەبێت.